لەم گربوونەوەی ئەمڕۆدا ئێمە وەکو هاوڵاتیانی سێسایاق و دەوروبەری لەسەر ئەو ڕەوشەی کە ئێستا لە باشووری کوردستاندا هەیە و ئەو لەشکرکێشیە و ئەو پەیماننامەی لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و دەوڵەتی عێراقدا هەیە ئێمە لەسەرەوە ئەساسە ئەو پەیماننامەیە محکوم و شەرمەزارەکەین چکە پێمان وایە ئەو پەیماننامەیە لە دەرەوەی ئیرادەی گەلی شەنگال کراوە و ڕاستەوخۆ پەیوەستە بە ئەجندایەکی هەرێمی داگیرکاریە و هەمومان نەزانین کە دەوڵەتی تورکیا و ئەو شوێنانەی کە لە باشووری کوردستان و بناری قەندیل و چیای هەفتانین و ئەو زنجیرە چیانەوە شەنگال لە ناویدا و ڕۆژ ئاوا لە ناویدا دەخوازێت گەلی ئێمەی وڵات پارێز گەلی ئێمەی هێژا لەو دەڤەرانە هەمووی قڕکات و ئێمە وەکو پاڵپشتێک لە گەلی خۆمان و لە پشتی ئەو ئەجندا گڵاوەی کە داگیرکەرانی کوردستان ئەیانەوێت لەسەر گەلی ئێمە لەسەر خاکی ئێمە جێبەجێ بکەن ئێمە محکوم و شەرمەزارەکەین و بە هەموو هێزی خۆمان پشتیوانی لە گەلی وڵات پارێزی شەنگالەکەین و ئەو هێزە خۆسەرەی کە لە شەنگالدا هەیە ئێمە وەکو هێزی ڕاستەقینەی شەنگال ئەیناسێنین و لە پشتی کچ و کوڕانی گەلی خۆمانین لە شەنگال و لە هەفتانین و لە ڕۆژاوای کوردستان و بانگ لە هەر کەسێکەکەین بانگ لە هەر لایەنێکەکەین لە هەر وڵات پارێزێکەکەین لەم کاتەدا لەم دۆخەدا دەنگی خۆی هەڵبڕێت نابۆ داگیرکاری و پشتی هێڵی خیانەت نەگرێت و لە دژی داگیرکاری بۆستێت و داوا لە هەر گەلی وڵات پارێزی خۆمانەکەین داوا لە لایەنەکانەکەین بەرەیەکی نیشتیمانی دروست بکەن و ئەو ئەجندایی کە ئەیەوێت لە سەدەی نوێدا سایکس بیکۆ لە ناو بەرێت و خاچی میساخی میلی تورکیا بێنێتەوە سەر میلاکی خۆی ئەو خەونە لە گۆڕ بندرێ.